بەڵێ سپاس دووەم بە 69 دەنگ پەسەند کرا سێهەم پرۆژە یاسای چاکسازی خانەنشینی موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکانی دیکە لە هەرێمی کوردستان وەک چۆن لە ناو پەرلەمانی کوردستاندا بۆ چوونی جیاوازی بەدوای خۆی داهێنا و گرژیشی لێکەوتەوە لە ناو شەقامیشدا کاردانەوەی جیاوازی بەدوای خۆی داهێناوە هاوڵاتیان دەڵێن پلە باڵاکان و پەرلەمانتاران پێویستە موچەکانیان کەم بکرێتەوە هەر لە ئەساسە هەر حکوومەت و هەر لایەنێک هەر پەرلەمانێک دێ پرۆژە یاسایەک بخاتە بەرنامەوە بۆی هاوڵاتیان سوودمەند بێن لێی دەبێت سەرەتا لە خۆیەوە دەست پێ بکە ئایا ئەو بڕیارانە لە سەرەتا پلە باڵەکان ئەگرێتەوە کە بە تایبەت ئەندامانی پەرلەمان و وەزیرەکان و پلە پاڵاوەکان ئێمە هەر لە سەرەتاوە جارە پێشە مشتە ڕخنەمان لەو پلە پۆستانە هەیە کە خۆیان وەریان گرتەوە کە ئەو بڕیارەکە یاویانە لە باشترین خزمەت بە خۆیانەکە لەبەرەوەی هیچ کاتێک پلە پۆستەکانیان موچەکانیان دانابەزێ و خانەنشینێکی زۆریان هەیە خانەنشینانی هەرێم ئەوانەی کە خۆیان بە خزمەتی خۆیان خانەنشین بوون لە کاتی وەرگرتنی موچەکانیاندا دەبێت چەند ڕۆژێک سەردانی بانکەکان بکەن تا موچەکانیان وەردەگرن و خۆیان دەڵێن نادادپەروەری لە موچەدا هەیە لە شارەوانی هەڵەبجە 37 ساڵ و 9 ڕۆژ لە دارە شارەوانی هەڵەبجە بووم حرەسی شارەوانی هەڵەبجە بووم ئیمڕۆ 3 ڕۆژە لەگرا هاتوچۆکەم ئیستاژ ناوم نییە وەڵا هەوەکان تەسیبەکەن تێکەڵەکەن و کتێکی هێرن بۆ دەرەوە لە دەرەوەی خوێندنەوە و ناو نییە دوای پەسەندکردنی پرۆژە یاساکە لە پەرلەمانەوە نێراوەتە سەرۆکایەتی هەرێم ئەگەر لە ماوەی 15 ڕۆژدا تێبینیەکانی خۆیان لەسەر پرۆژەکە نەدەن ئەوە ڕاستەوخۆن بڵاو دەبێتەوە ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش لە فراکسیۆنی یەکگرتوو دەڵێ دەخوازین پرۆژەکە بگەڕێتەوە پەرلەمان 19 مادە بوو بەڵام ئەوەی چڕ کراوەتەوە لە بەرچاوی خەڵک یعنی تەنها باس لە موچەی پلەباڵاکان و خانشینی پلەباڵاکان کەەوە بەشێک بوو لە یاساکانی باسی تریشی تایەدا مەوتمان ئەو قانونی تەقاعودی موحەدی عراقی ژمارە 9 ساڵی 2014 ئەو پێجێبەجێ بکرێت لە هەرێمی کوردستانە پێم وایە ئەو فەرق و جیاوازیە نامێنێت لە بینی پلەباڵایەک و پلە تایبەتێک ئەو فەرمانبەرێکی ئاسایی بە قەناعەتی منیش بگەڕێتەوە باشترە لەبەرەوەی ئەو کەم و کورتیانە تایەتی یەکەم شت ئەبێ حساب بۆ خەڵکی عام بکرێت یعنی خەڵکی مستەفید بێت گەرچی پرۆژە یاساکە چاکسازی و ڕێخستنەوەی موچە و دەرماڵە و ئیمتیازاتیشی تێدایە بەڵام خانەنشینی پلە باڵاکان و پەرلەمانتاران لە ناویاندا جێگەی مشتومڕی هاوڵاتیان و ڕێکخراوەکانیشە تا ئێستا ژمارەیەکی زۆر کەم لە ئەندام پەرلەمانان خانەنشینیەکەیان ڕەت کردووەتەوە فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە